دەواازە مۆدررنەکەی هەڵەبجەوا تەواو بێت و لە سۆرانیش باوبۆران ستونە باڵا بەرزەکانی بەلاداخستووە. سڵاوتان لەبێت. باوبۆرانی درنگانی شەوی ڕابردوو کارێکی بەستونەکانی کارەبا کردووە لە ئیدارەی سۆران با بە دەواری شڕی نەکرد بێت، هەروە ستونی باڵا بەرزە و بەلادا کەوتووە. جابا پێتان بڵێم لە کوێ ستونی کارەبا کەوتووە. لە گەڕەکی بانەزێوکی قەزای ڕەواندز 6 ستون و لە ناحەی گەڵاڵا 8 ستون و لە ناحەی پیرانیش ستونێکی کارەبا کەوتون. کارەبای سۆرانیش دەڵێت شەوی ڕابردوو فیدەرەکانی کارەبامان کوژاندەوە، بەڵام ئەمڕۆ کێشەی کارەبامان نییە و هەر ئەمڕۆژ چاک دەکرێنەوە. ئەردەوان ئیبراهیم بەڕێوەبەری گشتی کارەبای سۆران بە 964 وت کە زانیمان هەموو ستونەکان کەوتون شەوی ڕابردوو فیدەرەکانی کارەبامان کوژاندەوە بۆ ئەوەی شۆرتی کارەبا دروست نەبێت. وتیشەیە تیمەکانمان ڕاستپاردووە هەر ئەمڕۆ ئەو ستونانە چاک بکرێنەوە و دۆخەکە ئاسایی ببێتەوە. کارەبای 24 کاتژمێری بۆ بە مۆتەکەی مۆلیدەکان و تا ئێستا زیاتر لە 600 مۆلیدە کوژێنراونەتەوە، بەڵام هێشتا سەر و 6000 مۆلیدە ماون بکوژێنرێنەوە. عزیز ئەحمەد جێگری بەڕێوەبەری نووسینگەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە هەژماری خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس نووسیوێتی تەنیا بە کوژانەوەی 700 مۆلیدە بەهۆی کارەبای 24 کاتژمێری وەک ئەو وایە 125,000 ئۆتۆمبیل لە شەقامەکان هەڵگیرابن. ئاشکراشی کردووە هێشتا 6300 مۆلیدە ماون هەڵبگیرێن و بکوژێنرێنەوە. پرۆژەی ڕووناکی بۆ کارەبای 24 کاتژمێری بەردەوامە و دەبێت سەرجەم شارەکان بگرێتەوە. لەمە دوا کە دەچیتە هەڵەبجە دەواازەیەکی نوێ مۆدێرن دەبینیت، بەسەر و ژێریدا ئۆتۆمبیل دەڕوات و دەواازەیە بۆ چوونە ناو پارێزگا نوێ بچووکەکە. پرۆژەکە دیاری محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی حکوومەتی عێراقا لە 16 ساڵی 2024 بڕیاری لەسەردرا. هەرچەندە پرۆژەکە لە مانگی تەمموزی 2024ەوە دەست بەجێبەجێکردنی کراوە و بڕیار بوو لە 200 ڕۆژدا تەواو بکرێت، بەڵام دواکەوتووە و هەرچەندە تۆزێک وردەکاری ماوە، بەڵام بڕیارە لە ماوەیەکی زوودا ڕادستی لایەنی پەیوەندیداری بکەن. سەلاح ئەمین ئەندازیاری سەرپەرشتیاری پرۆژەکە بە 964 وت بودجەی پرۆژەکە 1 ملیار و 937 میلیۆن دینارە لەلایەن حکوومەتی عێراقیەوە دابینکراوە. لە ئێستادا تەنها هەندێک وردەکاری بچووک ماوە، دیزاینی دەواازەکە لە شێوەی مانگە و مۆنۆمنتێکیش لە خۆ دەگرێت کە وەک هێمایەکە بۆ شەهیدان دانراوە. دوای ئەنجامدانی نوێژی عەسر دنیا دیدە و پیاوە تەمەنەکانی گەڕاک لە نزیک دیواری مزگەوت کۆ دەبنەوە و یاریدامە ئەنجامەدەن. یاریەکە جوڵەی بەردە کە لە ڕێگەی پەنجەکانەوە دەجوڵێنرێت. پێویستی بە خەرجکردنی وزەی جەستەیی نییە، بەڵام شارەزایی و لێهاتووی وردەکاری و تەکنیکی زۆری پێویستە. مامۆلی دنیا دیدەیەکی گەڕێکی کوردستانە لە شاری هەولێر و بە 964 وت دوای نوێژی عەسر دەست دەکەین بە یاریدامە. یاریەکە تەنها بۆ خۆشی و کات بەسەربردنە. پیرە پیاوان کاتێک دەست دەکەن بە یاریکردن ئەوەندە بە قۆڵی دەچنە ناو یاریەکەوە هەموو هۆش و بیریان لەسەر ئەو تەختە کۆ دەکەنەوە کە هێڵەکانی لەسەر کێشراوە. هەر بۆیە مامۆلی دەڵێت لەو کاتەدا زۆر جار ئەوەندە ڕۆ دەچینە ناو یاریەکە وەڵامی سەلامیش نادەینەوە، هەرچەندە لە ناو خۆیاندا سەر دەخەنە سەر یەکتر و بە یەکتری دەڵێن هەی یاری نەزان، بەڵام وەک ئەوەی مامۆلی دەڵێت ئەوە بۆ خۆشیە و هەمووان یاریزانن. بەڵە بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکتر ڕاکێشمە ماڵپەڕی 964 ئەویش ئەوەیە وەکە زانین کە ئەمڕۆ 5/5/2025 ئەوانەی کە حەزیان لە یادگاریە ئەم ڕۆژانە هەڵەبژێرن بۆ ئەوەی کە بۆنە و ئاهەنگەکانیانی تیا ئەنجام بن. دوێنێ هەر لە ناو ژووری هەواڵی 964 هەواڵێکمان هەبوو لەسەر ئەوەی کە زۆرێک لەو هۆڵانی کە ئاهەنگی تیا گێڕێت حیجزیان نەماوە لە بەرەوەی بۆ 5/5 حیجزکراون و چەند ڕۆژێک بەرلەوە خەڵک حیجزی خۆیان کردووە و ئەمڕۆ پەیامنێری 964 چۆتە یەکێک لە ئارایشگاکان و لەگەڵ خاوەنی ئارایشگاکە قسەی کردووە. نیان تاریخ کە خاوەنی ئارایشگاکەیە ئەڵێت ئەمڕۆ 45 بووکمان ڕازاندۆتەوە لە کاتێکا ڕۆژانی ئاسایی تەنها ئەگەر زۆر بڕۆشتە 10 بووکیان ڕازاندۆتەوە، بەڵام ئەمڕۆ زۆربەی بووکەکان لەم ڕۆیا بوون و لەگەڵ داواش قسەی کردووە و توێتی کە منیش پێم خۆش بۆ ئەم ڕۆژەم هەڵبژاردۆ، بەڵام ئەوە بە ئیختیاری بووکەخان بۆ زیاتر کە ئەم ڕۆژە هەڵبژێرین و هەر لە مانگەدا بەروارێکی دیکەی جوانی تێدایە کە خەڵک دەیەوێت لەو ڕۆژەدا یادگاریەکانی تۆمار بکە، ئەویش 25/5/2025 و هەر لە ئێستەوە خاوەن ئارایشگا و هۆڵەکان قسەیان بۆ ئێمە کردو ئەڵێن هەر لە ئێستەوە حیجز بۆ ئەو ڕۆژە کراوە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.